بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتوکاڵ زیاتر لە 4,500,000 ئاژەڵی گەورە و بچووکی خۆماڵی هەیە و لە دوای ساڵی 2015ەوە تا سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا زیاتر لە 700,000 سەر ئاژەڵی زیندوش بە شێوەیەکی ڕسمی لە وڵاتانی جۆرجیا، ڕۆمانیا، ئەرمینیا و وڵاتی دیکەوە هاوردەی هەرێمی کوردستان کراون. بە هەزاران سەر ئاژەڵیش بە شێوەی نایاسایی لە سووریا و ئێران دەهێنرێنە ناوبازاڕەکانی هەرێمەوە. هەر بەپێی ئامارەکەی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان، پارێزگای سلێمانی لە سەرئاستی هەرێمی کوردستان دەوڵەمەندترین پارێزگایە لە سامانی ئاژەڵ و لە سەدا 33.6 ئاژەڵانی هەرێمی کوردستان لەو پارێزگایەدان. بەڵام بەراورد بە پارێزگاکانی دیکەش دانیشتوانەکەی زۆرترین ڕێژەی گۆشتی سوور دەخۆن کە ساڵانە نزیکەی 28,000 تۆن گۆشتی سوور دەخورێت. لە سەدا 66.4 ئەم گۆشتەش بەرهەمی ناوخۆیە. وەزارەتی کشتوکاڵ ڕایدەگەیەنێت لە گۆشتی مریشکدا هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستی خودبژێوی و ئەوەی بەرهەم دێت لە خواستی ناوخۆ زیاترە. بەڵام بە پێویستی ڕێ بە هاوردەکردنی ئاژەڵی زیندوو گۆشتی بەستوو دەدرێت. دەژڵێت هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە 90,000 تۆن گۆشتی سوورە بۆ ئەوەی پێداویستی هاوڵاتیان بۆ گۆشتی سوور پڕ بکرێتەوە. بەڵام بەرهەمێنانی ناوخۆیی گۆشتی سوور لە ئاستێکدا نییە کە بتوانێت ئەو پێداویستیە پڕ بکاتەوە و بە ناچاری ساڵانە زیاتر لە 100,000 سەر ئاژەڵ هاوردە دەکرێت. لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر لە ساڵی 2021 20,600 سەر ئاژەڵی گەورە و 139,580 سەر ئاژەڵی بچووکیش سەربردراون. هاوکات بە پێئامارێک کە لەلایەن کوشتارگەی هاوچەرخی سلێمانیەوە بڵاوکراوەتەوە لە ساڵی 2021 کوشتارگەی هاوچەرخی سلێمانی بڕی 26,000 تۆن گۆشتی تەندروست ڕەوانەی بازاڕەکانی شاری سلێمانی کردووە. لە دهۆکیش لە ساڵی 2021 زیاتر لە 57,000 سەر ئاژەڵی گەورە و بچووک لە کوشتارگەی دۆک سەربردراون و خراونەتە بازاڕەوە و لە سەرەتای ئەم ساڵیش تا کۆتایی مانگی نیسان بە نزیکەیی 8,700 سەر ئاژەڵ سەربردراون.